أي ملاك شيخ ملائكة نية عالم ملائكة نية عالم بإيوة وهيا أجر إيوة بشديري نبن أجر إيوة لقريا نبن هيك أو قسيك كاتو دواي أو يا أيكو جن يا لا يابن دوايش إيوة لدو بخوان نيزان بيخوا هو بيني ما نفعر مان بينيوه إيه أما كي ملته أما كي أمتي حسكا ملاكاني لناو بتشي أمتي حسكا أبرويان بتشي أمتي حسكا ناشرين يانكا إيه أما كي أمتي إسلاما أما كي أويك في غمري خواه صلى الله عليه وسلم أفرمي إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد باشترين كلامي خواهي پروردگارك لقرآن في رزعي فرميو باشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم وخرابترين ريقا وريباز أو ريقا وريبازانيا كبيتشواني ريبازي في غمرة صلى الله عليه وسلم هر لادان يكو هر بيتشوان بون يكبو أو ريبازة مباركة نقبتية وبدبختية براسي بو خاونكانيان وبو أوانشي كشوين كون لدنيا ولا قيامتي شارو رشي برديواني خواهي پروردگار إيمان داراني خوشويست لوتاري أمرو معنا باسي فرمايشت كتري في غمري خوشويست معنا كين صلى الله عليه وسلم تميمي كري أو سداري بومان إجيرته أفرمي رسول الله صلى الله عليه وسلم فرموي الدين النصيحة قلنا لمن؟ قال لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم. أم حديث إمام مسلم أي جريت وهروهاك ومركي تريش لأئمي جرانوي حديث إمام مسلم لجمارة فنجاو بينجماني جريتوا أو كسيك حديثكي بيستوى في غمر صلى الله عليه وسلم تميمي كري أوسي دارية لنصرانيا كاني فلسطين بو لصالي نويكو تشيهات خزمتي في غمري خوشوي صلى الله عليه وسلم بو إسلام بونيكي زور مزبوط الركوبير حتى لناو صحابة كاني في غمرها صلى الله عليه وسلم بيكيك لتشاكترين أصحابة كان أجمير را عبادتكي زوري هبو شونيوجيكي زوري هبو بوبو النمونة لقرآن خندنو لخشوعا رزاي خواهي لبي لصالي تشلي كوتشي وفاتي كردو قراوة ولا خواهي پروردگار أم حديثي كأي جريتا وخوش يسكانم كوماليك لعلماء فرمويانا أم حديثة لو فرمود زور قرنقانية لو فرمود زور قورانية كآيني إسلامي لسر بنياد نراوة إمام الشافعي رحمه الله أفرمي لو تدبر الناس هذه الأحاديث لكفتهم إمام الشافعي أفرمي هندي أحاديث هي عن جميريتك لو أنا أما أفرمي أقر خلقي بير لم حديثانا بكنوا بس يعني إترهيج تيان ناوي حديثك معناه كي أويا الدين النصيحة الدين ما بس ليرى إسلام هرهميتي بعقيدو بعبادته بخوروشت أخلاق يعني بيروباور فرس شكان أخلاق خوروشت كان هرهم أقريتوا الدين أم جاك أفرمي رسول الله صلى الله عليه وسلم أفرمي الدين النصيحة واتاب راسي دين دلسوزية نصيحة بمعنى دلسوزي دير بمعنى صاغي دير بمعنى آموشگاري دير بمعنى رينمائي دير رسول الله صلى الله عليه وسلم نيفرمو النصيحة من الدين نيفرمو نصيحة بشيك لدين فرموي بلكو دين نصيحته يعني همو دين بريتيا لنصيحة إمام الشافعي أفرمي لدواي فرزكان لدواي فرزقوركاني إسلام هيج شتيك أواني نصيحات قرنقنية بو مسلمانان
هیچ شتێک ئەوە گەورە نییە کە تۆ دڵسۆزبی کە تۆ ئامۆژگاری کەربی ڕێنمایی کەربی. بەڕاستی هەموو ئیماندارێک ئەبێ ناسح و ئامۆژگاری کەربی ئەگەر خۆی بە ئیماندار ئەزانی. بەڵام ئەوەی کە ئامۆژگاری کەر نییە واتە دڵسۆز نییە، ئامۆژگاری مسلمانان ناکە، لە ناخی دڵەوە خزمەتیان ناکە، بەڕاستی ئەوە مسلمان نییە، ئەوە منافقە، خوا پەنامان بدە. ئەوەیە کە بە دوای هەوا و ئارەزووی خۆی کەوتووە، حەزەکات دائیمەن مسلمانان فەزح ببن. جا پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمووی الدین النصیحە. ئەمجا سەحابەکان وتیان ئەی پێغەمبەری خوا لیمەن، بۆ کێ نەسیحەت؟ فەرمووی لله، فەرمووی دین دڵسۆزیە بۆ خوای پەروەردگار. یعنی چۆن؟ یعنی ئەبەوەیە کە ئینسان مافەکانی خوای پەروەردگار ئەنجام بدا، و ئەساسی دیندارێتیش ئەوەیە کە ئینسان مافەکانی خوای پەروەردگار ئەنجام بدا، ئەوەیە کە تەوحیدی بکا و دوور بگرێ لە شیرک، یعنی بە تاک و تەنیا خوا بپەرستێ و شەریکی بۆ قەرار نەدا، ئیخلاصی هەبێ لە عیبادەتە، یعنی بۆ ڕیا نەیکا، بەڵکو بە ساغی و بە دڵسۆزی بۆ خوای پەروەردگار عیبادەت بکا، ئەمرەکانی خوا بە گەورە بزانێ، خۆی دوور بگرێ لە نەهیەکان و قەدەغەکراوەکان، دائیمەن هیوای ڕەحمەتی خوای پەروەردگاری هەبێ، بەڵام بشترسێ لە عەزابی خوای پەروەردگار. قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت. كوابو أجر توي مسلمان أهلي أم حديثي أهلي النصحي بو خواي پروردگار أبي پارێزگاری لە نوێژەکانت بکەی لە فەرزەکانت، أبي إخلاصت هەبێ لە عیبادەتەکانتە، أبي حرماتی خوای پەروەردگار شعائرەکانی خوای پەروەردگار بە گەورە بزانی، دوور بگری لە ڕیا و لە سمعە. ڕیا ئەوەیە کە لە بەردەم خەڵکا بۆی خەڵک بتبینن کار بکەی، شت ئەنجام دەی، خێر بکەی، نوێژ بکەی، بەس لەبەرەوەی خەڵک بتبینێ. ڕیا ئەوەیە. سمعەت چییە؟ سمعە ئەوەیە حەزکەی خەڵک ناوت ببیسێتەوە، حەزکەی خەڵک ناوت ببیسێتەوە. ئەمانە نەکبەتین بەڕاستی، ئەمانە وێرانکەری دیندارێتین. ڕیا و سمعە ئەمڕۆ مسلمانانی فەوتاندووە بەڕاستی، و دائیمەن ئەگەر ئینسان غەڵەتیشی کرد هەلە بکا بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و تۆبە بکە. پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وەلیکیتابه، هەروەها نوسحت هەبێ، دڵسۆزیت هەبێ بۆ کتابەکەی خوای پەروەردگار، لە حقوقەکانی کتابەکەی خوای پەروەردگار و ئەو قورئانە پیرۆزە ئەوەیە کە تۆ وابزانی ئەمە یعنی ئیمان و عەقیدەت هەبێ کە ئەمە کەلامی خوایە، بە جوانی هەوڵ بدەی فێر ببی بیخوێنیتەوە، بیر لە معناکانی بکەیتەوە، عمل بە ئەحکامەکانی بکەی، بانگەواز بکەی بۆ لای قورئان، خەڵکی فێر بکەی. كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته. ئەم قورئانە خوای پەروەردگار ئەفەرمێ زۆر پیرۆزە، ئێمەدامان بەزاندۆ بۆ تۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا بەسەر مسلمانانە بیخوێنیتەوە و ئەوانیش بیر لە ئاەتەکانی بکەنەوە. ورسول الله صلى الله عليه وسلم أفرمي خيركم من تعلم القرآن وعلمه. باشترين كستان أوانا كوا قرآن فير بن وخلقش فير كم. هاشان پیغمبری خواه صلى الله عليه وسلم فرموي ولرسوله هروها نصيحت بو پیغمبری خواه صلى الله عليه وسلم. نصح دلسوزي بو پیغمبر چیه؟ اوه که تو ایمانت هبی با پیامکی پیغمبری خواه صلی الله علیه وسلم، با پیغمبری بزانی خوشویسی او پیغمبره بی بسر همو کسی که باوک دایک برا خوشت منالت تناند بسر خودی خوشتا. طاعت و جرایلی پیغمبری خواه صلی الله علیه وسلم بکی، یعنی گوی با فرمایشتکانی بگی و اتباعی سنتی پیغمبر بکی صلی الله علیه وسلم، یعنی شونی سنتکی بکی، دفاعی لی بکی لنا خلق سنتکانی پیغمبری خواه صلی الله علیه وسلم بلاو كيتوا. قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. أجر إيوه راسك خواتان خوشوي شوني پیغمبر بكون صلى الله عليه وسلم تاخوا إيوه خوش بوي. وما آتاكم الرسول فخذوه. هرشتي پیغمبر بيتاني دا وليقرن أو دين داريتيا إيمان تانية پیغمبر خواه صلى الله عليه وسلم أفرمي حتى وكو پیغمبرتان لخوتان لمالتان لمنالتان لباوكو دايكتان لحمو كسي خوشتر نوي.
دیندارێتی وایە خۆشەویستەکانم، چونکە ئەو پێغەمبەری خوایە، خۆشەویستی خوایە، ئەبێت تۆ خۆشەویستی ئەو بەیتە سەر هەموو خەڵکیە. زەیدی بنی دەفنە سەحابەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم بە ئەسیری کەوتو بۆ ژێر دەستی مشریک و کافرەکانی قوڕەیش. لە کاتێکە کە ئەوان بڕیاری عیدامیان دا و ئەیانویست بیکوژن، ئەبوو سوفیان کە هێشتا ئیمانی نەهێنابوو لەبەرەی ئەولا بوو، ڕۆیشتە لایەوە پێی وت ئایا حەزەکەی ئێستا محەممەد لە شوێنەکەی تۆ بێ، تۆ لە ناو ماڵ و مناری خۆتابی؟ سەری بەرز کردەوە فەرمووی والله ما أحب أن محمدا صلى الله عليه وسلم تصيبه شوكة وأنا جالس في أهله. أو بالراسة قسم بخوا بيم خوش نية رسول الله صلى الله عليه وسلم تنانت يقدر كيش بچيتا بياو من لما لك إخوة ما بم حرقيز مسلمان آوايا هروها فرموي نصيحة بو أئمي إيمان داران ولأئمة المسلمين. أئمي إيمان داران كين خوش ويسكانم كاربدستانن زاناكانن أوانن ككارك لكاري مسلمانان ولكاروباري مسلمانان لجير دستايا. نصيحة برانبر بأوانت شونا چی بکەی یعنی بەرامبەریان کە پێغەمبەر فەرمێن نوسحت هەبێ بۆیان، دڵسۆزیت هەبێ بۆیان، دوعای خێریان بۆ بکەی کە خوای پەروەردگار سەرکەوتویان کا و چاکیان کا، ئیسلاحیان کا. براینە ئەگەر کاربەدەستان و زانایان ئیسلاح نەبن هەموو دنیا تێکەچێ، هەموو دنیا تێکەچێ. دائما دوعای شەڕ مەکەن، قەت مەڵێن خوا لە ناوی بەری، خوایە وا بکەی، ئێخوا دوعامان کرد خوا ئەوی لە ناو برد، سەیرەکەی خەڵکی خراوتری خستە شوێنەکەی. ئەوە دوعایەکی زۆر زۆر غەڵەتە. دوعا بکە بڵێ خوایە چاکی کەی، خوایە ئیسلاحی بکەی، ئەگەر ئیسلاحیش نابێت چاکتر بخەیتە شوێنەکەی، مصلحتر بخەیتە شوێنەکەی. دوعای خێر بکەن، دوعای خێر بۆ زانایان بکەن. زانایانی ئیسلام حەقیان ها بەسەرتانەوە، حەقیان ها بەسەرتانەوە. زانایان میراتگری پێغەمبەرانن، العلماء ورثة الأنبياء پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم. پێویستە ئێمە دیفاعیان لێ بکەین، پێویستە زاناکانی خۆمانمان خۆش بوێ، نابێ غیبەتیان بکەین، نابێ بوختیانیان بۆ هەڵبەسین، نابێ ناشرینیان بکەین، نابێ بە دوای عیب و عاریانە بگەڕین، ئەبێ یارمەتیان بدەین لە حەقا، نەک ئێمە بڵین ئەی مەلاکان ئێوە بۆ حەق ناڵێن، خۆشمان دانیشتوین لەبەر خاتر دوو فلس دین و ئیمانی خۆمان ئەفرۆشین بەم حیزبەکە بۆ حیزبەکە، بە مەلایش ئەڵێن مەلا بۆ قسەی حەق ناکەی. ئەی مەلا چییە؟ خۆ مەلائیکە نییە، عالم مەلائیکە نییە، عالم بە ئێوەوە هەیە. ئەگەر ئێوە پشتگیری نەبن، ئەگەر ئێوە لەگەڵیان نەبن، هیچ ئەو قسەیەکە کات و دوای ئەوە یا ئەیکوژن یا لای ئەبن، دوایش ئێوە لە دۆ بەخوا نەیزان بیخوا. خۆ بینیمانە زۆرمان بینیوە. ئەمە کەی ملەتە، ئەمە کەی ئومەتە. ئومەتی حەسکە مەلاکانی لەناو بچێ، ئومەتی حەسکە ئابڕوویان بچێ، ئومەتی حەسکە ناشرینیان کە. ئەمە کەی ئومەتی ئیسلامە؟ ئەمە کەی ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ نابێت فیتنە بنێیتۆ لە وڵاتە بتەوێ وڵات تێک دەی، بەڵکو بە پێچەوانەوە ئەبێ وڵات چاکەی، ئەبێ دائیمەن تۆ دەستێک بی بۆ ئەمن و ئەمانی وڵاتەکەت، ئەبێ هەوڵ بدەی خراپەکان بەرەو باشە بۆی، بەڵام چاکەکانیش دەستخۆشیان لێ بکەی، بڵێ دەستت خۆش بێت کە چاکەکەی. هەرچی کار بەدەستێت چاک بوو تو دەستخۆشی لێ بکەی. ئیتر خۆ کار بەدەست مەچنیە ئیلا بەس دەسڵاتدارەکە، ئیتر لە خوارەوە حتا سەرەوە گشتی دەسڵاتدارە، هەر یەکێ کارێکیا بەدەست. ئیسا مدیری مەکتەبێ ڕێک و پێک مەکتەبەکەی خۆی ئەباتە ڕێوە، مدیری تەربیەیەک بە جوانی ئیشەکەی خۆی ئەکا، قایم قامێک بە جوانی ئەیکا، مدیر ناحەیە بە جوانی ئەیکا. حەق نییە دەستخۆشی لێ بکەی، حەق نییە کاتێک کابرا غەش ناکات تو بڵێ وەڵڵاهی دەست خۆش بێ، کاتێ ئەوە قبول ناکا بڵێ وەڵڵاهی پیاوی باشی، کاتێک کە چاکەیەک ئەکا بڵێ دەستت خۆش بێ، کاتێک کە خراپەیەکیش ئەکا لە پەنایەک و دەستی بگرە و ئەگەر بۆت کرا وە نەسیحەتی بکە و ئامۆژگاریکە بڵێ ئەمە بەخوا خراپە. نابێ نەسیحەتیش بە ئاشکرا لە ناو خەڵکا سیرکەن خەڵکی ناغفەی کەرامەت یەخرە وەڵڵاهی ئەوە فەزیحەیە و نەسیحەت نییە. مسلمان دائیمەن سترەکات، نەسیحەتەکە، بەڵام فاجر و منافق دائیمەن هەتکی ستری خەڵکەکات وە شتەکان ئەکا بە هەراوهوریا. چەندین جار عالمێک ڕۆیشتۆتە لای کاربەدەستێ نەسیحەت بکە، بەڵام یان کەسێک چۆتە لای عالمێک نەسیحەتی بکە، قسەکەی ڕاست بووە بەڵام نەسیحەتەکەی بەبایە چووە، جاری وا بووە بۆتە مایەی کوشتنی کابرایش. بۆچی؟ چونکە وەختێک و کاتێکی گونجاوی هەڵە بژاردووە، ئوسلوبێکی زۆر ڕقی هەبووە، لە بەردەمی خەڵکی شاکردوێتی، بۆیە نەسیحەتەکە بۆتە دژمنایەتی.
ڕۆژێکیان یەکێکە چێتە لای یەکێ لە خەلیفەکان لای خەلیفەی مەنسوور یەکێک بۆ لە خەلیفەکانی ئیسلامی سەردەمی عەباسیەکان ئەڵێ گوێم بۆ بگرە با نەسیحەتت کەم دەستە کاتە قسەکردن على ئەساس یان هانیە دەن خەڵک دەفعێکن دەفع جەڕایە خەڵک هەیە مەلای وایە زوو دەفع بێت کاتێ خەڵک ئەڵێ بۆ مەلا قسە حەق ناکە دەفع بێت دووسێ قسە ئەکا بەڵام لەوەدا تێکە فێ ئیتر لە بەردەم ئەوە هەڵساک وایە على ئەساس نەسیحەتکە ئەمیش پێی وتی برا عزیزەکەم بۆ بەتوندی یعنی نەسیحەتە کەم و ئەبێ گوێم لێ بگوتی بۆ خوای تعالی موسى عليه السلام نار بۆ لای فرعون نەیفەرمووت تووڕە بە و نام چی بکە فەرمی فەقولا له قولا لينا فەرمووی بە نەرمی نەسیحەتی بکە نە من لە فرعون خراوترم نە تۆش لە موسى پیاوتری ئەیوانە ئەی تۆ بۆچی وابی یعنی ئەی بۆ بە ئوسلوبێکی جوان بە نەرمی نەسیحەتەکەت ناگەیەنیت ئەو کاتە جوانتر گوێت لێ ئەگیرێ جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئێمە ئەبێت دیندارێتی بە نەسیحەت بزانین الدین النصیحة خوای پەروەردگار لە ئەهلی نەسیحەتمان بژمێرێ یا ڕەبی ئیسلاحمان بکەی یا ڕەبی خوای هیدایەتمان بدەی یا ڕەبی نوری ئیمانمان بەسەر دڵەکانمانە دابەزێن یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت لەو کەسانە بین کە ئەهلی نەسیحەتە بن بۆ خۆمان بۆ ماڵ و مناڵمان بۆ کەس و کارمان بۆ عەشرەتمان بۆ ملەتمان بۆ کاربەدەستانمان یا ڕەبی خوایە لەوانە بین بە جوانی دیندارێتیەکەین لەوانە نەبین کە بە دیندارێتەکە ناشرین ئەەکەین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەت ئەو نەخۆشەی کە داوای دوعای خێری لێ کردین خوایە ڕەحمی پێ بکەی مسلمانی عەمەلیاتەکە داوای دوعای خێری لێتان کردووە یا ڕەبی خوایە شیفای بدەی یا ڕەبی خوایە ڕەحم بە مردەکانمان بکەی یا ڕەبی خوایە لەسەر ڕێگای باش و چاکە بەردەواممان بکەی یا ڕەبی خوایە خۆشی و هەرزانی لە وڵاتمانە بەرقرار بکەی ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوش يسكانم آخر شتيش في غمر صلى الله عليه وسلم فرمي نصيحتك أو نصيحتك في غمر فرمي صلى الله عليه وسلم لأئمة المسلمين فرمي وعامتهم فرمووی بۆ عامەی مسلمانان بۆ گشتی مسلمانان ئینسان ئەبێ بەرامبەر بە مسلمانان دڵی پاک بێ دڵسۆز بێ خەمخۆر بێ ڕێنمایی نەفام بکە ئامۆژگاری مناڵان بکە و فێریان بکە ئەبێ ئینسان کەسێ بێ ئاگا بوو بهێنیتە خەبەرە کەسێ پێویستی پێ بوو بەقەدەر توانای یارمەتی بدەی مسلمانێک گوناحێکی کە ستری بکەی ئەگەر دوو کەس بینیان تێک چوو ئیسلاحیان بکەی ئاسی کەسەیکەن بەڕێزان سیکن یعنی ئێمە بەراورد کەم زان ئێمە چەرێک لەمانەی یعنی سیرکەن بەڕێزان ئەمر بە چاکە بکەی قەدەغە لە خراپە بکەی خوای پەروەردگار ئەفەرمێ وتعاونوا على البر والتقوى دائما لە چاکە و چاکەکاریە هاوکاری یەکتری بن ئینسانی ئیماندار ئەبێ ئامۆژگاری کەر بێ ئەبێ بە جوانی بە حیکمەتەوە شتەکان تێک نەدا لە کاتی ئامۆژگاریکردن دڵ بەرز مەکەڕەوە مەیکە بەهەرە یان مەیدە بە فەیسبوک مەیکە تو ناسیحەتەکەی تر بۆ ئەم هەراهوریای بۆ چییە ئەمجا دائما مەگەڕێ وەک مێش بنشە بە دوای چی شوێنێ پیسەوە هەیە بە دوای ئەوە بنشەوە نا وەکو مێشەنگ بە بگەڕێ بە دوای گوڵی جوان لەوێشتمان بۆ بێنە و بیکە بە هەنگوێنێک جوان بۆ ئەوی ببێ بە شیفا بۆمان ناک بگەڕێ وەک مێش وەبان شوێنە پیسەکانە و نەخۆشیمان بۆ ناقڵکەی حەبەس ئەبیر لەم قسە بکەنەوە بەسە حبس بیر لەم قسە بکەنەوە بەسە گاڵتە بە کەس مەکە کاتێکی عیبێکی گاڵتەی پێ بکەیت کورە دوایی خوا عیبێکە داتە سەر تا بە حەیاتی لە ژێری دەرناچی کەسێک عیبێکی بوو بڵاوی مەکەرەوە غەڵەتەکانی خەڵکی بڵاو مەکەرەوە لە ناو فەیسبووکا و لە ناو ئەنتەرنێت هەر ئەو شوێنە ئەوانەی کە خەڵک شتی تا بڵاوەکاتەوە تۆ لەوانە مەبە تو دائما دوعا بڵاوکەرەوە ئاەتی قورئان بڵاوکەرەوە حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڵاوکەرەوە بدواي كموكرتي مسلمانانا مروا بدواي عيب وعاري مسلمانانا مروا في غمر خاص الله سبحانه وتعالى كسي ستري مسلمان يبكى خوي پروردگار للدنيا واخره ستريكا بلام هر كسي بدواي عيب مسلمانانا بقري خوي تعالى فضحك اجر شي لنا وما لك خوي شاب خوي پروردگار رحمان بيبكى